ئێستا 300 ساڵ بەر لە ئێستا جارشکە لەگەر بارانی ئەو جادە ڕووس و هاتن بە شێوەیەکی شەفەوی جادەکەیان چاکرد تەنها وەک پنیکردن لە بەرچاوی خەڵکی بزربی و لە بەرچاوی یاسا بزربیت. ئێستاش ئەو ساڵی زیاتر ڕووس و شەوەیە دیکە بە نزیکە 1 مەتری لەو لای دابەزیە. ئێستاش ئەمە مەترسین هەیە بەڕاستی لەو سەری سیارە بێت خۆن لێ بدە، ینی دوو سیارە بە یەکەوە بێ خۆن لێ بدە. چەند جار ئەمە لێرەدا هاواری خەڵکی ئەو گوندەی هاواری خەڵکی هاتیە بە جەنازەن خەڵکی نایتە دەدەی ناو سیارەی جا هەو بە ژایە و هەو بە مردیە، ینی حادیسەکان زەر و زیانی کوشتنی خەڵکیە، خەڵکی ئەکوژێت تەماشاکە. یعنی چ سیارێک لێرە بەساکەوی هەر سیارێک ئایا لێرەدا بکەویت ئەگەر بە سرعەتی 30 یان 40 کیلۆمەتریش لە سعاتی ئەو سیارە 100 وەرەگەڕێ. برا ئەوە هۆکاری ئەو جادە ڕۆیشتنەی جادەکە بەخۆی ئەو جادە ئەوەندە برین نەبوو زۆر پڕکرایەوە قەنتەرە تێگەی پڕکرایەوە جادەکە زۆر یعنی زۆریان برین کرد فلتەرێکی باشیان لۆدانە نەجا هۆکارەکەی 2 ساڵ پێش ئێستاش دەرزێکی دا دەرزەکەی هاتن دەرزەکەیان ئەوە کرد و دەستکاریان نەکرد مثلا بێن چاپ بکەن و یان ئەوە بکەن جام هۆکارەکە زەر و زیانی زۆریشیە خەتەریاتی هەیە مەسەن سیارە بە سەریع دێنە خوارێ چونکە جادەکە نیشێوە سیارەکان بە سەریعی دێنە خوارێ مەترسی وەرگەرانی سیارە و مەترسی زۆری هەیە. وڵا ئەگەر چانەکرێ زوو چانەکرێەوە هەر ڕۆژ بە ڕۆژ دائکەوی دەڕوە هەر دائکەوی نانی ئەگەر ئەو باران هێشتا بارانیش ماینە زیاتر باران بێن ئەگەری هەیە هەر بە تەواوی بڕوە زەرەری ینی ئێستا چەندی زووتر بێن باشترە چایکەن نەوەک زەریری